وەک بەشێک لە ژنانی شاری کەرکووک لە سۆنگەی بەرپرسیارەتیمان بەرامبەر بەم دۆخەی هاتۆتە ئاراوە ئەمڕۆ گرتبووینەوە. ئەو ڕووداوانەی لەم دوایەنەدا ڕوویان داوە بەگشتی لە عێراق و لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە شاری کەرکووک لەلایەن دژمنان و داگیرکەران بە هەمووی گرێدراوی یەک سیستەم و عەقڵیەتن، ئەویش دەسەڵاتداری و ڕەگەزگەرایی و سەرمایەداریە کە مەترسیەکی گەورەیە بۆ سەر میلەت و کۆمەڵگا بۆتە هۆی دروستبوونی چەند کێشەیەکی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی و فکری و کلتوری. وەک کێشەی سیاسی بابەتی لەشکرکێشی و دەوڵەتی تورکی فاشستی بۆ سەر دەڤەری زینی وەرتێ و داگیرکردنی قەندیل و لە ناوبردنی خەباتی ئازادیخواز و بەرپاکردنی شەڕی ناوخۆ بەمەش هێنانەدی خەونی ئیمپراتۆرەتی عوسمانی و داگیرکاری بەناو میساقی ملی داگیرکردنی تەواوی خاچی باشووری کوردستان بە چاوساغی هێزێکی کوردی خیانەتکار، ئەویش پارتی دیموکراتی کوردستانە پەدەکا کە ڕێگای بۆ دژمنانی کوردستان خۆش کردووە بە شێوەیەکی ئاشتی بەبێ شەڕ کوردستان داگیر بکەن لە پێناو بەرژەوەندیە تایبەتیەکانی خۆیان بەبێ هیچ جۆدان بە چارەنووسی ملەت و خەڵکی کوردستان و بردومانکردنی فڕۆکە جەنگیەکانی تورکیا بۆ سەر گوندنشینەکان و ستاندنی ڕەز و باخ و کوشتنی خەڵکی بێگوناح لە ژن و منداڵ و پیر بە بیانووی بوونی پەکەکە لەم شوێنانە. لە هەمان کاتدا بردومانکردنی کەمپی پەنابەرانی مەخمور و شەهیدکردنی سێژن لەلایەن فڕۆکە جەنگیەکانی تورکیا و بەزاندنی سنووری خاکی عێراق و نەبوونی هیچ هەڵوێستێک لەلایەن حکوومەت و پەرلەمانی عێراق. بەو هێرشکردنە دەوڵەتی تورک یاسای نێونەتەوەیی و یاسای دەوڵەتی عێراق پێشیل دەکات. لە هەمان کاتدا پەیدابوونی گروپە تیرۆریستیەکانی داعش لە دەوروبەری کەرکووک و شەهیدکردنی پێشمەرگە و هاوڵاتیان و ڕفاندنیان و زیندووبوونەوەی شانە نووسوەکانی ناوشاری کەرکووک لە ڕووی کۆمەڵایەتیەوە سیستەمی سەرمایەداری ڕەگەزگەرایی هەموو ڕووداوێک لە بەرژەوەندی خۆیدا بەکاردەهێنێ و ژنان دەبنە قوربانی سەرەکی بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و کەرنتینەکردنی خەڵک لە ماڵ و توندوتویژی زیادی کردووە لە ناو خێزانەکاندا. دەستدرێژیکردنە سەر ژنان و لاوازبوونی ئەخلاق و کوشتنی ژنان و بێهیوایی ژنان پیشان دەدا لە ژیان. کوشتنی ژنان بەهۆی ئەقلەتی پیاوسالاری. لە کۆتاییدا ئێمە وەک ژنانی شاری کەرکووک داوا لە حیزبە کوردستانیەکان دەکەین هەڵوێستیان هەبێ بەرامبەر لەشکرکێشی سەرزینی وەرتێ و هەموو ڕووداوەکانی تر. حکوومەت و پەرلەمانی هەرێم و حکوومەتی عێراقیش بەپەلە هەڵوێست نیشان دەن ڕێگا بە داگیرکاری و شەڕی براکوژی نەدەن بەرامبەر بەم قەیرانە کە دروست بووە، بێدەنگی بشکێنن و چارەسەر بدۆزنەوە بۆ دابینکردنی ژیانێکی ئارام و پڕ سەروەری. بڕوخێ داگیرکاری بژی یەکێتی کورد.